مامۆستا زۆر جار کەسایەتە ئیسلامیەکان دەڵێن ئێمە کۆست و فشاری ئەمریکا و وڵاتە هێزەکان و ئەلمانیەکانی ناوەخۆ دەرەوە و ئەوانەمان لەسەر و چەساوین، یعنی بە کۆی گشتی مسلمانەکان خۆیان بە چەساوە دەزانین، یعنی دژایەتێکی و ڕێگرێکی زۆریان لەم وڵاتە هێزانە یان ئەم فشاریان لەسەر وەروها بۆیە دەڵێن ئەمە هۆکارە ئێمە کاروباری سیاسیمان سەخت بووە ناچینە پێشیان حەقی خۆمان پێ نادرێ و هەروەها ئایا ئەمە بیانوە دەیهێنەوە یان واقعی وان لەم سەردەمە و لەم ڕۆژگارە وایە؟ براوەڵا بیانووی هین نانی جوێە بۆ بیانوە باشە تالیبان زەختی لەسەر نییە، حەماس زەختی لەسەر نییە، غەنووشی زەختی لەسەر نییە، غەنووشی بە عەلەنی قاید سبسی ئیمارات لە پشتێکی تەناندا و سیاری کە لێخورە ئیمارات داوێت بۆ لە تەعز ئەو هەموو عالەمە محاصرن ئێستا حیزبی ئیسلاحی عەبدولمەجید زیندانی و ئانە شەریک خوان بە پیاڵە ئاوە خۆن و بە پیاڵە لە تەعز حوسیەکان کە پشتیان ملیان گرتوون و لەولاشەوە ئیمارات ئەوەندەی تری محاصرە کردو. ئێ باشە خەڵگە بێ زەریبەکەی بدا کە تۆ ئازادی دویست مەشروعی خۆتت هەبوو ئەبێ خوێنی بۆ بدەیت. ئەی خۆ خەڵکەش کە هاتووەڵە کاکە ئێمە مستەحەبی خوێنین ئەڵە خەباتمان کردووە بۆیە ئەیدەنەوە بە چاوی ئەمانە. بەڵام ئێستا عەلەل ئەقەل کۆمەڵی توانی بە ناوی شەهیدەکانمانەوە قسە بکە. برایم 1600 شەهیدمان بەس لەگەڵ یەکێتی هەیە، بەس ناوێرە خۆی بکە بە ساحەبی شەهیدەکان. شەهیدانەکانیشمان ئێستا بۆ نابڕنەوە پارتی وێچێتیڵە نا بڕۆ بیکە بە حادیسەی سەیارە، مەجبورین ئەو شەهیدەمان کە پارتی وێچێتیش کوشتێتی بۆ بنووسین وڵا لە ڕێگای چوار قوڕنە سیارەکەیان وەرگەڕی و باوکم تیا کوشت بۆی شەهیدانەکەش وەرەگرین برا. ئەمە ئەم هەموو تەنازولکردنە سەبەبکەیەوە هیچ زەختی ئەمریکانی ئەمریکا بۆچی چیە زەختەوەندە لەو هەموو عالەمە بکە؟ بەڵێ زەختەکە لەسەر دەوڵەتان، بەڵام نایە ملت بگرێ ئەو لە تۆ ئەترسێ ئەگەر تۆ وجودت هەبوو. ئەی بۆ ناتوانێ ئەو زەختەی کەیکەن لە حەماس بۆ ئەو زەختە کەمە تەنانەت میسر لە زەمەنی حوسنی مبارەکە بۆ ئەوەی بزن و دەرمانی ژنەیە لە قاهرەوە بە نەفەقەکانە 45 مەتر ئەرزەکەی قوڵ کردبوو دوای پای ئاسنینی تیادا نابوو لەوحی ئاسن بۆی نەتوان لەو حەکەکونکەن بێنە ئەم دیوە بینیشمان خەڵک بزنە پەڕێنێتەوە لە کاتی قوربانی کردنە دەرمانە پەڕێنێتەوە 45 مەتر ماڵەوەدان بە ئەرزەکەیان ڕۆچوو بوو دوای ئەو چاڵانیان بۆ هەڵکەندن و ئاوی سوێریان کردە سەر دوای کارەباشیان ئاوەکەدا. بە هەموو سیفەتێک ئەو زەختیان لەسەرە، بەڵام تەنازولیش ناکەن مەشروعی خۆشانە بنە پێشن. پەرلەمانە بێ ئەهلە مەسەلەن چنە ناو ئینتیخابات و سەوتە هێنن و ڕۆشتون پیاوانی واجهەی خۆیان داناوە خەڵکی محتەرەم ئەیکەن. مشکلەکە لەوەیە کە ئەم عەزیزانە خۆیان ئەڵەن زەختمان لەسەر ئێ بلعکس برا وەڵڵاهی تورکیا لە زەمانی ئەربەکان ڕەحمەتی خوای لێبێ ڕێگایدا بە سەرانی یەکگرتوو بەهۆی مامۆستا عەلی قەرەداخیەوە دوای بەهۆی کەسانێکی تر کە مەکتەبی یەکگرتوویان کردەوە لە تورکیا وەڵڵا برا بە ڕێزەکەم ئاگدارم مەشروع اقتصادیان هەبوو کۆمپانیان هەبوو خانوویان هەبوو ئەو کاتەی کە باسیەکە مساڵی 95 باسەکە ئەو کاتێک کە لەگەڵ تانسوارچێلەرە حکوومەتی دروست کرد ئەربەکان ڕەحمەتی خوای لێبێ ئێبرا ئێستا ساحەبی مەلایینن تورکیا بە هەموو شێوەیەک داعمی کردن کۆمەڵ بە هەموو شێوەیەک ئێران داعمیە کردن ڕاتبی ناو مۆزەفینی کەناڵی پەیام پارەکە بە فارسی شیکەکانێ بە فارسی هاتوون قایمەکە من لەلامە ناوەکانە بووی کابرا بە فارسی نووسیونی ئێبرا هەموو داعمێکیان کرا بەس خۆیان بوو دەڵەن لە بەرامبەر ئەم حزابان خۆیان نایانەوێ ململانێ بکەن حزابی چی و زەختی چی و زەختی چیان لەسەرە برا زەختی ئێران زەختی تورکیا زەختی ئەمریکایان بۆچی لەسەرە زەختی ئەمریکا لەسەر تالیبان کەمە حکوومەتەکەی ئەمریکان ئێسایی ئەشرەف غەنی بە مەمنونیەوە 3 مانگی تەقەبەز ڕاگەیاندووە بەرامبەر بە تالیبان قبوڵی ناکەن ئێمە بە عەکسی پەکەکەوەیە پەکەکەی ئەعلانیە کردووی ئێمە تەقەبەزەکەین حکوومەتی تورکی قبوڵی ناکەن یعنی لە موقعی قووەوە تالیبان ئەتوانێ ئەمە ڕابگەێنێ وەکو جەماعەتێکی ئیسلامی کە ئەو هەموو لێدانەی خواردووە لە حکم هێنراوەتە خوارەوە ئێستا ئەو جەماوەرە زۆرەی هەیە خوێنە دەن بۆی خۆیانە ئەفەوتێنە لە بێناویمانەوەی یەک تالیبان ئێمانە بۆیان لێنایە لەبەرەوەی هەڵگری مەشروعی ئیسلامی نین نایانەوێ قولیان تەڕبیانەوێ ماسیەکە بگرن خۆیان بکرێتە کیسە بڵن فەر ئەمانە کورت و مختصر برا ئاوان ئەیانەوێ ماسی بگرن و قولیان تەڕ نەبێ ئەمەش ناکرێ بەڕاست بەڵێ